بەشێک لە وڵاتانی ئیسلامی بە تایبەت لە کیشوەری ئاسیا هاوشێوەی ئیندۆنیزیا کە گەورەترین وڵاتی ئیسلامیە لە ڕووی دانیشتوانەوە و مالیزیا و تایلەند و پاکستان و ئەفغانستان و کەرتی غەزەی فەڵەستین با ژمارەیەک ڕێوشوێنی خۆپارێزی وەک بەستنی کەمامە و پابەندی بە دووری کەسەکان و دەستشۆردن و پێوانەکردنی ئاستی پلەی گەرمی نوێژی جەژنیان لە مزگەوتەکان ئاسان کردووە. لارەمی کوردستانیش لەگەڵەوەی حکوومەت بڕیاری قەدەغی نوێژی جەژنی بە کۆمەڵ لە مزگەوتەکان ڕاگەیاندبوو، بەڵام لە زۆربەی مزگەوتەکاندا موسڵمانان نوێژیان بە کۆمەڵ کرد و گومانیان لەو هەنگاوە حکوومەت بۆ قەدەغی نوێژی بە کۆمەڵی جەژن هەبوو. لە گەڕەکی بریدینگ لە ستۆکهۆڵمی پایتەختی سویدیش بۆی داخستنی مزگەوتەکانەوە موسڵمانان لەگەڵ ڕەچاوکردنی ڕێوشوێنە تەندروستیەکان لە دوو یاریگای بچووکی تۆپی پێ و باسکە نوێژی جەژنیان ئەنجامدا. لە سوید تا ئێستا 33,188 کەس تووشی پەتای کۆرۆنا بوون و لەو ژمارەیەش 3,992 یان گیانیان لەدەستداوە. لە مزگەوتی مەلیک فەیسەڵیش لە پاکستان با ڕەچاوکردنی ڕێوشوێنە تەندروستیەکان و لە ماوەی تەنها 30 خولەکدا نوێژی جەژن ئەنجامدرا. بە پێی بڕیارێکی حکومی کە ماوەیەک لەمەوە بەردەری کرد هیچ کەسێک بەبێ کەمامە بۆی نییە بچێتە نێو مزگەوتەوە. بەر لە 2 هەفتە لەمەوبەریش حکوومەتی ئیسلاماباد قەدەغەی سەرنوێژی بە کۆمەڵی هەڵگرت کە لە ئاداری ئەم ساڵەوە بەهۆی پەتای کۆرۆناوە ڕایگرتبوو، بەڵام ئەو بڕیارە کەسانی سەر و 65 ساڵ یان ئەوانەی کە مامەیان نەبەستووە یان ئەوەی پلەی گەرمیان بەرزە ناگرێتەوە. تاسەر لە بەیانی ڕۆژی جەژن ژمارەی توشبوانی پەتای کۆرۆنا لە پاکستان 54,601 حاڵەتی تێپەڕاندووە، لەو ژمارەیەش 1,113 توشبوویان گیانیان لەدەستداوە. لا بەشێک لە مزگەوت و نوێژگەکانی وڵاتاندا پابەندبوونی تەواوەتی بە ڕێنمایە تەندروستیەکانەوە ڕەچاو نەکراوە. لا کەرتی غەزەی فەڵەستینیش وەزارەتی ئەوقاف بە شێوەیەکی تایبەت و بەمەرج مزگەوتەکانی بۆ کۆتا نوێژی هەینی مانگی ڕەمەزان و نوێژی جەژن کردەوە. بەرپرسانی حکوومەتی غەزە بەمەرجیان گرتبوو نوێژ خوێنان دەمامک ببەستن و هەر کەسە و بەرماڵی تایبەتی خۆیشی پێی بێت و هیچ کەسیش تەوقە لەگەڵ کەسی دیکەدا نەکات. تا ئێستا لە کۆی 54 توشبووی پەتای کۆرۆنا لە کەرتی غەزە تەنها 1 کەس گیانی لەدەستداوە. جگە لە زۆرێک لە وڵاتانی ئیسلامی و نائیسلامی کە ئەم ساڵ نەتوانرا نوێژی جەژن لە مزگەوتەکاندا بکرێت، چۆڵیەر دوو حەرەمی پیرۆزی مەکە و مەدینە و مزگەوتی ئەقسا کەشی مانگی ڕەمەزان و جەژنی پیرۆزی ڕەمەزانی جیاواز لە هەر ساڵێکی دیکە دەرخست.